بۆ ڕای گشتی بۆ بەرپرسانی تەندروستی و ئیداری و ئەمنی شار بەڕێزان هەموو لایەک ئاگدار ئەکەینەوە بەهۆی بێبەڵێنی حکوومەت بەرامبەر بە تێک ڕای فەرمانبەرانی کەرتی تەندروستی و بەهۆی ئەو پشێوەی کە دوێنێ لە ناو بازاڕی چەمچەماڵ دروستکرا و تایدا بە بەرچاوی دەستگا ئەمنیەکانی شارەکەەوە سوکایەتی و بێڕێزی بەرامبەر بە پزیشکان و کارمەندانی تەندروستی کرا و دەستگا ئەمنیەکان هەڵوێستێکی ئەوتۆیان نەبوو هەروەها بەهۆی سیستەمی داسەپێنراوی پاشەکەوت بەسەر تێکڕای فەرمانبەراندا بڕیارماندا کە بایکۆت بەردەوام بێ لەسەر جەمدام و دەستگا تەندروستیەکانی سنووری قەزای چەمچەماڵ هیچ بەشێک دەوام ناکەوە هیچ پزیشتێکی پسپۆر ئەمڕۆ نهاتوۆتە سەردەوام و کارمەندانی تەندروستیش بە هەمان شێوە هیچ شتێکی بۆ ناکرێ و ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە بۆ سلێمانی ئەمڕۆ بڕیار بوو موچەی تەندروستی تەوزیع بکرێت تاوەکو ئێستا دابەش نەکرا و هیچ ڕوونکردنەوەیکیش نەدراوە سەبارەت بەوە ئەگەر موچەکەش دابەش کرایە هەر هەڵوێست ناگۆڕا چونکە ئەمڕۆ کەس نەی ئەزانی کە موچەند نادرێت بڕیار وابوو بدرێت و تێکڕای کارمەندان و پزیشکان هەر نەهاتوون بۆ دەوام